پرۆگرامی ژینگەی لە باخچەی ساوایاندا هەمیشاڵێن کە بابەتی ژینگەی لە وڵاتە پێشکەوتەکاندا لە پەروەردە و فێرکردنەوە دەست پێ دەکات وەک بابەتێکی زیندوو بۆی کە ئێمە نەوەیەکی ژینگە دۆست بەرهەم بهێنین بەڵام بزانین باخچەی ساوایان چۆن کاریگەریان لەسەر ئەوە هەیە کە نەوەیەکی ژینگە دۆست بەرهەم بهێنن کە نەوەیەک بەرهەم بهێنن کە هەمیشە گرنگی بە ژینگە بات و پەرەی پێ بدەن بە شێوە جیاوازەکان بە شێوەی چالاکی بێت یا هەر بە شێوازێک کە لە باخچە ساوایەکاندا ئەتوانن دابینی بکەن ئەمڕۆ باس لە گرنگی پرۆگرامی ژینگەی ئەەکەین لە باخچە ساوایەکاندا و بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و ئەو چالاکیانەی کە لە باخچەکاندا پێویستە ئەنجام بدێت لەسەر بواری ژینگەیی میوانداری زۆر بەڕست خاتو هیران بەکرمان کردووە وەکو توێژەری کۆمەڵایەتی خاتو هیران سڵاو لێبێت و بەخێر بێت بەخێر بێت چۆن ئێمە لە باخچە ساوایەکاندا هەستی ژینگە دۆستی لای مناڵەکان پەرە پێبین ئێمە کاتێ باز لە ژینگاکەین ژینگا چەمکێکی گشتە وەتاکی فراوانی هەیە بە شێوازێکی ئام پێگاتۆ لە خاک لە هەوا بۆیە کاتێککە ئێمە باز لە ژینگاکەین ئەبێت گرنگی ژینگەش بزانین زۆر گرنگە لە باخچەی ساوایان کاتێک ئەو مناڵانە دەستپێکی ژیانێکی تازەیانە چاویان کردوتەوانێ بە ئەوەی کە کۆمەڵێک مامۆستای باش و بەڕێز ئەبینن تێکەڵای کۆمەڵێک لە مناڵەکان ئەبن کەواتە فێریش ئەبن لەو کاتەیە زۆر گرنگە بۆ باخچەکان بۆ مامۆستاکان ئەوانەی کە مامەڵە لە نزیکەوە لەگەڵ مناڵەکان ناکەن بە شێوازێک مناڵەکان گۆشت بکەن پەروەردەیان بکەن ژینگە دۆست بن گرنگە لەناو باخچەی ساوایانە کۆمەڵێک بەها هەبێت دەربارەی ژینگە یەک لەوانە بەهای پارێزگاریکردنە لە ژینگە واتە چۆن ئێمە مناڵەکان بە شێوازێک پەروەردەکەین لەناو باخچەکانە خۆشەویستی ژینگە بچێتە ناخیانەوانە بۆی کە زوو ئەیان بین لە ناو باخەدان ئەنیشێنین سەیرانیان پێ ئەەکەین گرنگی هەوایان بۆ باس ئەەکەین گرنگی دار و درەختەکانیان بۆ باسەکەین کە ئۆکسجیمان ئەێنێ کاتێککە ئێمە ئاویان ئەین بە شێوازێکی فعلی فێریان ئەەکەین کە پارێزگاری لە ژینگە بکەن بەواتای ئەوەی کە ئێمە لە ناو باخەکە دانیشتوین نابێت لە باخکە بچین گیاکە هەڵکەنی لەبەر و گیایە هەوای پاک ئایا بە ئێمە بە شێوازێکی مناڵانی خۆیان فێریان بکەین بە شێوازی چیرۆک بە شێوازێک کە بۆن من لەگەڵ دنیای مناڵی ئەوانە بگونجێت مامۆستا ئەمە وەکو باخچە باشە ئەگەر بەگشتی باسی بکەین پێشتر منهەج بووە بە ناوی وانەی کشت و کاڵەوە کە زۆری نەمان خوێنمانە ئێستا ئەو منهەجە نەماوە لەبری ئەو منهەجە چ شتێک دیاری کراوە و ئەیان بۆشاییەکی دروست کردو لە ناوەندەکانی خوێندنە لە بواری ژینگەیە بەڕاستی بەداخەوم لەبەرەوەی جاران کە ئەو منهەجە کشت و کاڵە هەبوو زۆر گرنگی بەلایانی کشت و کاڵ و باخداری و تەنانەت لایانی مەڕووماڵات و ئاژەڵ ئەو شتانەشی تا باس ئەکرا کە چەند گرنگن بۆ ژینگە بەڵام لە ئێستا کە ئەمە بوونی نەماوە ئێمە وەکو باخچەی ساوایان باس ئەەکەم طبعا لەناو قوتابخانەکانیشە کە زۆر گرنگی پێ بدرێت بەڵام کە ئێمە باسی باخچەکەین مناڵ لەو تەمەنەوە کە گۆش ئەبێت زۆر گرنگە لەناو باخچەکانە باس بکرێت وەکو باسم کرد زۆر گرنگیشە لەناو قوتابخانەکانە لەناو باخچەکانە مناڵ کاتێک کە چاوی ئەکرێتەوانە کاتێک کە بۆ نمونە ئەبینێت مامۆستاکەی زۆر ژینگەکەی بەلاوە گرنگە فێری بەهای پارێزگاریکردنی ژینگەی ئەکات ئەو مناڵەش ئیتر بیر ئەکاتەوانێ وای لێت چۆنەڵی دڵی خۆشە بۆی کە ئەگەر شتێک لە عەرزەکە کەوت پێ هەڵی ئەگرێت چکەڵە من مامۆستاکەم پێیوتم ئەبێ ژینگەکەم بپارێزم من ئاوی ڕوەکەکانەیەم لە ماڵەوانێ ئاویان ئەیەن هاتوونەتە بۆ لای ئێمە باسییان کردووە لە بەرەوەی گەورا بن و هەوای پاکمان ئەێنێ ئەمە زۆر گرنگە بۆ مناڵان لە باخچەیە باشکاتە ئەتوانین بڵێن ئەرکی باخچەی ساوایانیشە لەوەی کەنەوەیەکی ژینگە دۆست بەرهەم بهێنن کە لەوانەیە هەموو ئەرکەکە لە ساست نەکەوێتە سەرشانی ئەوان بەڵام بەشە زۆرەکەی لە سەرشانی باخچەی ساوایان بێت بێگومان کاتێک ئێمە باسی باخچەی ساوایانەکەین پەروەردە و فێرکردنە نەک لە هەر باخچەی ساوایانە بێگومان لە هەموو مؤسسەکانی خوێندنە بەڵام باخچەی ساوایان سەرەتای قۆناغێکی تازەیە بۆ مناڵ کە کۆمەڵک بەهای جوانی فێر ئەکرێت باخچەی ساوایان زۆر گرنگە ئەو مناڵە لەو سەرەتایەوانێ بۆ ئێمە کە کۆمەڵک بەهای جوانیان فێر ئەەکەین بەو شێوازە ئەڕوات لەگەڵیان لەبەروی بەو شێوازە فێر بووە هەر دەربارەی ژینگە کە باسی ئەەکەین زۆر گرنگە بەهای پارێزگاریکردن لە ژینگە وتمان بەهای ژینگە دۆستیمان باس کرد بەهای پارێزگاریکردن لە ژینگە بە فعلی مناڵەکان فێر ئەەکەین کە فڕەیانی شت لەسەر زەوی کارێکی هەڵەیە
زۆر بەکارهێنانی ئەو شتانەی کە بۆ نمونە بۆ ژینگە هەوای ژینگە پیس ئەکات باوەڕکەن مناڵمان بە جۆرێک فێر کردووە و تومانەکە ئەم سیارانە کە زۆر لە ناو ژینگەیان و لێ ئەخڕن و ئێنە دەرەوانێ جاری وا بۆ مناڵمانە بووە کە دایک و باوکی سیارانە بووە دایە و بابە ئەبێمە یەک کەم بەکاری بێنین کەم بە سیارە بڕۆین ئەبێ بە پێ بڕۆین بۆی هاوای ژینگەمان پاک بێت یعنی مناڵ بەڵام ئەو شێوازانەشی کە فێریان ئەکەین زۆر گرنگە یعنی مناڵ هەر بە ئامۆژگاری فێر نابێت بە فعلی فێر ئەبێت لە سەرەتا باسم کرد کە مناڵ ئەخینە ناو باخەوە بە هەمان شێوە مردومان نەتە سەر جادەکان زۆر گرنگە بۆ باخچەی ساوان بەم شێوازانە فێری مناڵی بکەن کە ژینگەی دەرەوەیان فێرکەن کە بەم شێوازەیە ئێمە ئەبێت دڵمان خۆش بێ بە ژینگەکەمان کاتێکە پاکە کاتێکیش کە بە شێوازێکە بۆ نمونە هەوامان پیس ئەبێت بۆ نمونە ژینگەمان پیس ئەبێت دڵی ناخۆش بێ بۆی کە ئەو ڕێگری بکالەوە بەم شێوازە کە فێریان ئەەکەین ئیتر ئەو مناڵە بە جۆرێک فێر ئەبێ بۆ ناو قوتابخانەش بە شێوازێک بێت کە ژینگە پارێز بێ ژینگە دۆست بێت دڵی بە ژینگەکە خۆش باشە مامۆستا باس لەو چالاکیانە کرد کە ئێوە لەگەڵ خوێندکارەکانە ئەنجامێن و بردننی ئەو مناڵە بۆ ناو باخچەکەەوە چاندنی گوڵێک ڕواندنی گوڵێک لە بەرچاوی مناڵەکە و پاشان دووبارەکردن لە لای مناڵەکە خۆیەوە تا چەند گرنگە و ڕۆژانە خزمەتکردنی ئەم گوڵە بکەیتە ئەسۆی مناڵەکە باوەڕکەن یعنی مناڵ بەو شێوازەی کە لە بەرچاوە مامۆستاکەی شتێک ئەکات زۆر ئەچێتە مێشکێوانە زۆر گرنگە کاتێک ئەم مامۆستایە کە لە بەرچاویا بۆ نمونە ئیباتە باخێکەوانە ئەم شتە ئەچێنێت لە بەردەمی ئەمڕۆکە ئەچێنێت لە بەردەمیەوە پێڵە ڕۆژانە گەر تۆ ئاوی بێ گەورە بێ کە گەورەش بوو هەوای پاکمان ئاياتە یاخود بەرمان بۆ ئەگرێت میوە ئەگرێت زۆر گرنگە لە ناو باخچەیە زۆر زەرورە ئەو مناڵانە تەبەن باخچەیەکی گەورە و جوان لە ناو باخچە زەرورەتی یەکەمە بۆی کە ئەو مناڵانە لەوێ فێری ئەوە بن کە دڵیان خۆش بێت بەو سەوزاییە بەو هەوا پاکە کاتێکیش کە تۆ بۆ نمونە لە بەرچاوی خۆیان ئەو ڕووەکە ئەڕوێنیت فێری ئەو مناڵی ئەەکەیت کە بۆنمە بەدڵ خزمەتی کات بۆی کە گەورە بوو کاتێک گەورە بوو بڵێ ئەوە من کردومە ئەوەتانێ هەواکەشی پاکە ئەوەی پاکمان ئاياتێ ژینگەمان بۆ پاک ئەکاتەوانێ دڵی خۆش بێ بۆی کە بۆ نمونە ئەو شتەی کردووە لە باخچەکەیە زۆر باشە تا چەند گرنگە خێزانیش لە ماڵەوە هەمان ئەو کارانە بۆ ئەو مناڵانە دووبارە بکاتەوەی کە لە باخچە فێری بووە ئەچێتە ماڵەوە ئەنداوە لە دایک و باوکی ئەکبوون با خۆی خزمەتی گوڵەکان کایان خۆی ئەو کاری کە ئێوێت تا ڕۆڵی خێزان چەند هاوکارە بۆ ئێوە وڵی ئێمە کاتێک کە باسی باخچە ئەەکەین باخچە شوێنی دووەمە مناڵ لە خێزانە چاو ئەکاتەوانێ لەناو خێزانە گۆش ئەبێت لەناو خێزانە ئاراستە ئەکرێ بەرەو کۆمەڵگە و بەرەو باخچە لە سەرەتاوانێ خێزان دەوری زۆر گرنگ و سەرەکی ئەبینێت لەوەی کە بۆ ئەم مناڵە فێر کات هەر لە سەرەتاوانێ ژینگەی خۆش بێ پارێزگاری لێ بکات حەزی لە ناو سەوزایی بێت شتێکی پیسی بینی بۆ نمونە فڕی بعد لە عەرزەکە یعنی فڕی نات بکاتە ناو شوێنی خۆڵەکەوانە لە بەروی کە من ژینگەی خۆم ئەپارێزم دڵی خۆش ببووی کە باخچێک لە ماڵەکانە بێ ڕۆژانە ئاوی بات ڕۆژانە گرنگی پێبات بۆی کە گەورە بێت و هەوای پاکمان ئاياتێ و دیمەنێکی جوانی هەیە کاتێککە خێزان ئەمەی کرد بەو شێوازە مناڵەکەی بۆ نمونە فێر کرد زۆر ئاسانە بۆ ئێمەش کاتەکەێنە ناو باخچەوە لە بەروی ئەو لە ماڵەوانە لاواچە شتێکی لەسەر بسانە بە شازێک فێر بوو بێکە بۆ نمونە زۆر گرنگە ژینگە بپارێزین زۆر گرنگی بە سەوزایی بین بە پاک و خاوێنی بین بۆ ژینگەکەمان بۆی ئەو لەو کاتایمە کارمان ئاسانترە بێ لەگەڵ مناڵی بچکۆلا لە بەروی مناڵە لە خێزانەکەیوانە فێر بووە کە گرنگی بە پاک و خاوێنی و گرنگی بە ژینگە بدات بەڵێ مامۆستا ئەکرێت بڵین مەرجە لە ناو هەموو باخچەیەکی ساوایانە باخێکە بێت باخچەیەکە بێت کە ئەم مناڵانە بە شێوازی بینین شتەکانیان فێر بکرێت کارە ژینگەیەکانیان فێر بکرێت بۆچی سەبارەت بۆ باخچانی کە هیچ شوێنێکی وایان نییە واللهی زۆر گرنگە بەڕاستێکە یعنی مناڵ هەتاکو لەبەر چاوی خۆیە ڕاستە بۆ نمونە هەیە کە پێی ئەڵێیت شازی فێربوونەکەی سەمعیە فێر ئەبێت بەڵام هەنێک مناڵمانێت تۆ کە بۆ من لەبەر چاویە ئەیکەی زیاتر لە مێشکیا ئەچەسبێت بۆیە زۆر گرنگە لە ناو باخچەکانە بەڕاستی شوێنی سەوزایی هەبێت سەوزایی فراوانیش هەبێت لە ناو ژوورەکانە تەنانەت ئینجانە گوڵی جوان هەبێت لە ناو پەنجەرەکانە ڕیس کرابێت بەڕاستی ئەمە لەلایانی تەندروستیشەوە زۆر گرنگە لەبەروی لە سەرەتا هەر باسم لەوە کردکە ئەو دارەکە ئێمە فێری مناڵەکەیکەین ئەو نەمامەی کە چاند گەورە
ئەبێت و هەوای پاگای بێگومان بۆ نمونە لە ناو کلاسەکەشیە کە بۆ نمونە دەیوەرن ئەمە ئێستا کاتی هەموو مامۆستاکان بۆ جۆرە دەیوەرن ئێستا ئەمە کاتی ئەوەیە کە ئاوی گوڵەکانمان بین ئەو مناڵە چەند بە دڵخۆشیێکی زۆرانێ بەدەستی خۆی ئاوی گوڵەکەی ئەیە کەواتە مناڵە فێر ئەبێ بۆ ماڵیشەوە بە هەمان شێوە دووبارەی ئەکاتەوە یاخود کە گەورە بوو بە هەمان شێوە لە بیری ناچێتەوە لە مشکیا چەسپیوە بەڕاستی زۆر گرنگە باخچە هەبێت لە ناو باخچەکانمانە شوێنی سەوزایی فراوان هەبێت لە ناو باخچەکانمانە بۆی ئەو مناڵانە کاتێک کە بۆ نمونە مامۆستاکان ئەیانەوێت باسی گرنگی ژینگەیان بۆ بکەن باسی گرنگی سەوزاییان بۆ بکەن ئەو مناڵە لە مێشکە ئەچەسپێت ئەگەر بێت و بە فعلی مناڵەکە لە شوێنەکە بێت و فێر بکرێت باشە وەکو ڕۆنیش ئاماژەی پێکرد لەوانەیە مەهەنێ شوێنمان هەبێت کە گونجاو نەبێت بۆ ئەوەی کە بکرێت بە شوێنی باخچەی ساوایان و یاخود ئەو چالاکیانەی کە خۆت ئێستا ئاماژەت پێکرد لە هەموو باخچەی ساوانەکانە دووبارە نەکرێتەوانێ کاتێک تا چەند گرنگە ئێمە لە ڕێی میدیاکانەوە لەو باخچانەی کە ئەو کارانەی تیا ئەنجام ئەدرێت کەناڵێکی زانستی پەروەردەیی ژینگەییمان هەبێت بۆی ئەمە بچێت بۆ باخچەکانی تریش ئەوانیش بتوانن دووبارەی کەنەوانێ هەنێ جارێ بۆ نمونە مامۆستاکان لەواچێ ئەو تااقەتیان نەبێت ئەو بابەتانە بە مناڵەکان فێرکان لە من جارێ دوان پێم وتو هەر فێر نەبووە باوازی لێبێنم کاتە چەنگریگە مامۆستاکانیش ئەرکی خۆیان بگەڕن بەرامبەر بم طبعاً هۆشداری میدیایی و ڕاگەیاندن زۆر گرنگە لە سەرەتا باسمان کرد ئێمە دەرسێکمانە بوو بە ناوی کشت و کاڵانە و منهەج بوو ئەخوێنرا بەڵام کە ئێستا بوونین یەکاتە بێ ئێمە شتێک بدۆزین و بەدیلی ئەوە بێ بووی کە هۆشدارێکی وا بڵاو بکرێتەوانێ بۆ مامۆستاکان بۆ ئەو کەسانی کە پەروەردەین فێری ئەم مناڵانەیانەکەن و بۆ خێزانەکان بە هەمان شێوە باس لە گرنگی سەوزایی باز لە گرنگی ژینگە پارێزی باز لە گرنگی پاک و خاوێنی ژینگە بکرێت لەلایەن مناڵەکانەوانە و مامۆستاکان بە شێوازێک فێر یعنی ڕابهێنرێن بەگومان مامۆستاکان هەمووی پرفێکت و پرۆفشناڵن بەڵام جاری واژ هەیە بۆ نمونە ئەوەی گرنگی بەلایانی منهەج و لایانی ئەو ئەدرێت لایانی سەوزایی و ژینگە و ئەوانش بابەتێک بێلەوەی کە زۆر ئەبێ گرنگی پێ بدرێت بەڕاستێکی بۆیە زۆر گرنگە بەڕاستی مامۆستاکان بە شێوازێک گرنگییان لایانی میدیایی بە شێوازێک گرنگی بن بە هۆشداری بڵاوکردنەوە دەربارەی ژینگە پارێزی و گرنگی سەوزایی و گرنگی پاک و خاوێنی ژینگە بۆی کە نەوەیەکی تەندروست نەوەیەکی ژینگە دۆست بێنینە گەورە بکەین بەڵێ مامۆستا ئەگەر ئێم باسی ژینگەمان کرد بە گشتی باشە هەندێک لە قوتابخانەکان چەندکی و قوتابخانەکانی زۆر زۆر پیسە بۆ پاکردنەوە بێ پاکرێتەوە باشە ئەمە لە ڕووی ژینگەییەوە چ کارە ساتێک دروستەکات بۆ ئەو خوێندکارانی کە ئەم ئاوە بەکارەهێنن تۆ لە وانەکەی فێری مناڵەکەیەکەی کە ئەم کارە بۆ ژینگە زۆر باشە ئەم کارە ئەبێ بکەین بۆ ژینگە و ئەبێ بەم جۆرە خزمەتی گوڵ و نەمامەکانمان بکەین بەڵام لە لایەکی ترەوە قوتابخانەکەت سەرچاوەیەکی زۆر مەترسیدارە لە ڕووی ژینگەییەوە بێگومان ژینگە زۆر ڕەبتە بە تەندروستیەوە بەڕاستێکی چکە کە ئێمە ژینگەیەکی پاکمان ویست کەواتە تەندروستیشمان باش ئەبێت کەواتە ئێمە کاتێککە ئامۆژگاری مناڵەکانمانەکەین بووی کە ژینگەکەی باش بێ بۆیە کە تەندروستی باش بێ بەگومان قوتابخانەکان بەڕاستی تەنکی قوتابخانەکان شوێنی ئەو خواردنەوەی مناڵەکان زۆر زۆر بەڕاستێکی گرنگە بۆ تەندروستیان پێویستە ساڵانە 2 جار بۆ 3 جار تەنانەت بۆ 4 جاریش تەنکی ئەو قوتابخانانە پاک بکرێنەوانێ گرنگی بەلانی تەندروستی مناڵەکان بدرێت بە تایبەتی ئەو کە سەرچاوەیەکی سەرەکیە بۆ تەندروستیەکی باش لە بەروی کاتێکە و مناڵە ئەو ئەخواتەوانێ ئەگەر بێت و تەنکێکە پاک نەبێ میکرۆباوی بێ پیس بێ کاتە مناڵەکە نەخۆش ئەکەوێت بۆیە زۆر گرنگە بەڕێوەبەری قوتابخانەکان ئەوانەی چۆنەڵێ بەرپرسن لە قوتابخانە و بابەتانەی لەلایەنی پەروەردەیەوانە گرنگی بن بە پاک و خاوێنی ڕئیسی لە سەرەتاوانە کە ئاوی خواردنەوەی مناڵەکانە پاشان گرنگی بدرێت بە چۆنێتی فێرکردنی ئەو خوێندکارانە یاخود ئەو مناڵانە کە ژینگەکان بپارێزن و خۆشیان بێت دەستەکان نەخۆش بێت زۆر سپاس بۆ ئامادەبوونە سپاس بۆ زانیاری وادای لە هەموو باخچەکانە ئەو چالاکیانە جێبەجێ بکرێت و بۆی کەنەوەیەکی ژینگە دۆستمان بۆ بەرهەم بهێنرێت دەستەکان نەخۆش زۆر سپاس